شنار برغي او الى حوض داره او الى حوض داره من النصوات او كارمنا تاره او كارمنا تاره داو دخيل امام يا شيخي پارێزگای هەڵەبجە بە نیشتیمانی هەنار ناسراوە. من لە گوندی تەپەسۆڵەکەم و لێرە جوتیاران سەرقاڵی کۆکردنەوەی هەنارەکانیانن بۆ ئەوەی کە بتوانن بیخەنە بازارەوە و بازارەکانی کوردستان پڕکەن لە هەناری هەڵەبجە. ئێستا دەچمە لای یەکێک لە جوتیارەکان کاکەیوان لە گوندی تەپەسۆڵەکە. سڵاو لەبێت ماندوو نەبی کاکەیوان. کاکەیوان ئەمە چ جۆرێکی هەنارە؟ ئەمە هەناری ساڵەخانیە هەنارە بەناوبانگەکەی هەڵەبجە کەم بە مەلێکی هەنار دانراوە لە هەموو کوردستان و لە ناوچەکە. تا چۆنێک جوتیاران گرنگی بە چاندنی هەناری ساڵەخانی ئەیەن لە چاو هەنارەکانی ترە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە جۆری هەنارمان زۆرە ئەوەی کە لە ناوجەکە باڵادەسە و بە دەرەجەیەک باخی پێدێ هەناری ساڵەخانیە ئەوش چەند تایبەتمەندێکی خۆی هەیە هەم لە تامە هەم لە ئاوداریە هەم لە ئەوەی کە تامول لەزێتێکی وای هەیە هیچ وڵاتێک ئەو هەنارەی هیچ وڵاتی ئەو تامول لەزەتەی نییە کە لە لای ئێمە بەرام هەیە. توانای مانەوەشی زۆرەوانیا تا کۆتایی زستان دەمێنێتەوە. بەپی جۆرەکان ڕاستی کات و مانەوەی هەنارەکان فەرقەکە هەناری ساڵەخانی بە حکومیەوەی ئاوداترە کاتێکی وەسەد ینی ئەوە نییە بڵێ زۆر زۆر مەقاومەی هەیە بۆمانەوە چونکە ئاوی زۆر زۆرە تامی زۆر خۆشە تا کاتێکی دیارێکرا و تەحمل ئاکات. بەڵام جۆری ترمانی زیاتر تەحملەکە بە حکومیەوەی توێکڵی قەویترە و شکترە. چ جۆرێکێتی ئەوە؟ ئەوە هەناری ئەمریکیە زیاتر بۆ بەڕات و بۆ هەڵگرتن بەکارێت یان زیاتر وا بەکارێت کە نەقلی شوێنە دوورەکان بکرێت چکات توێکڵی قەویە کەمتر ئازێتی پێگات بەڵام تامۆ لەزێتی ناگە بەم هەنارە. من بەرزیەکەمەوە حەزەکە هەنارەکە تاوا منیش لێ یەکەمەوە. ئەمە جاران هەنار زیاتر ها بە بەرزایەوە بوو بۆچی ئێستا ئاوا لە نزمایەوە بەرزی ناکەنش کێشێکی نیاوە؟ بەڵێ ئەوە خاڵێکی زۆر گرنگ بووکە ساڵان بە تایبەتی شارە زۆر کەشیە زیاتر بوو پلەی گەرما نزمتر بوو هەنارەکان کەمێ بەرزتریش بوو نایە کێشە نەبوو. بەڵام ئیسا ڕۆژ بە ڕۆژ کەشەکە بەرەو گەرمتر و شکتر ئەڕوات وا حکوم ئەکات باخەکان گیایتیا بێت وەن هەنارەکان نزمتر بێت هەتا ئەو هەنارە نزیک بێ لە خاکە و ڕادەیشێ بەرز بێ بۆی هەنارێکی جوانتر و ئاوداترمان بێگات وەک دیارە هەنارەکان حەزەکەی بیشکێنە ئەو هەنارەی بشکێنە بە دیارەکە چەند ئاودانە. أنتنا أرولاو لاو أو دوري مرداني أو دوري مردانو داو بكري في كامي يوكتي تاقاني يوكتي تاقانو داو من ولب جيم إمام كوبي قاني إمام كوبي قانو معرف ويبي معرف ويبي معرف ويبي معرف بيوماري شوي گوندەکانی هەڵەبجەیە ئەوەنە هەنار زۆر بووە هەر هونەرمەندێک و بەسەر گوندێکە گۆرانیوتوە یەکێگەڵێ هەناری وەی هەناری ئەحمەد ئاوا ترش و شیرین و مێخۆش ناوەکەی پڕ لە ئاوە. هەنارێ نزگەی پەرداشەکاویشتیایە وەک بەلوعاوی کاوسمان ئێرە زیاتر گرنگی بە چ جۆرە بەروبوومێکیان هەستەکە مێرە دەستیان کردو بە باغداری ژانی هەنار ئەوانەش بەخێوەکەن زۆر. بەڵێ ئێمە سەرەتا باش سەرەتا بکەین کە دوای ئینتیفازە و هاتنەوە هاتیەوە ئەم سنووری هەڵەبجە ئەیانوت هەنار لە شارە زۆر ناکرێت بەڵامی تر ماڵێکمان هەیە ماڵ کاک مەحموود کوڕێکیە کاک محەمەد
ئەو هاو دووسێ گۆل هەناری کرد پیاوە بە تەمەنەکانی خۆمان بڵێنکو باوکم و ئەوانە یان و هەنا لە شارە زوران ناکرد لە بەرەو گەرم بوو ئێرەوەی گەرم بوو ئاویشی کەم بوو بەڵامی ترەوەی بڵێ ئەوەی کە ئەو کردی نەجاحەتی هەنایەتر بە دوای ئەوە بڵێن بۆ نمونە لە 2005 دەستکرا بە هەنار وردە وردەیتر ئەو کردی ئەو کردی وردە و دەوای لێ هاو ینی شتێکی باش دەرچوو هەنار لە شارە زور ئیتر هەر هەناریش نییە بڵێن خەڵکی ترمان هەیە شتی ترەکەن بڵێن عەرزەکەی زەویەکەی نیوەی هەنارە بەشێکشی هێشتۆتەوە بۆ بامی و خولەکە و ئێستا بۆچی خەڵک زیاتر هەناری ساڵەخانی بەلاوە باشترە و لە بازارشە زۆر زوو ساغە بێتەوە بە نسبەتی هەنارۆ هەناری ساڵەخانی جەنابوو باسەکران هەناری ساڵەخانی تۆکەکەی ناسکە ئاودارە تامێکی خۆشی هەیە ئالەبەر ئەوەی ڕێنشی جوانە بەس باسیەوە کە نەڵێن ئەگەر هەنار هەتا باران لینەیە خۆش نابێ بەڵام ئێستا باران نەباری و زۆر خۆشیش خۆی باران بەکاتە ئەوتر خۆی گەورە خۆی ئەزانێت چۆن کە ئیبارێنێ من خۆم لە بیرمە نەک لە بیرمەعنی هەر زۆر کۆنیژنە لە یەکی دەونە باران باری دوای هەفتەیەجا سەوز بوو بەڵام ئێستا کە نەباریە هەر دران نییە بۆ نەباری هێشتا هەر زووە ئەی هیچ زیانە نایە لە هەنار کە نەباری وە تا ئێستا کە نەبارێ زیانی لە نادا بەڵام ئەگەر باران بارێ خۆشتر ئەبێ ئاودارترە بێ پاکو پختەوە تەبوو تۆزەی نامێنێ بەڵام دوای ئەو بارانەی کە باری ئەڵێن یەکەم باران لێبدا دوای ئەوە دووسێ باران وەسەریا ببارێ هەنارەکە زووتر خراپە بێ خراپە بێ ینی گەر بارانی زۆریش لێ ئەو سایمە ئەمان و باخسیە نەگەر باران نەبارێ شەنسی قایمە بەڵێ یعنی چی هەنارەکەی خراپ نابێت هەنارەکەی ینی ئەو کەسی کە باخەکەت لێکڕێ ساوەن باخ فرۆشت و ئەگەر درەنگ ببارێ بۆ ئەو کەسی کە باخی لە من کڕێ قانجازێکی بۆ لەبەرەوە دووسێ باران لێیدا کە لەگەڵ سایەقی کردو بڵێن نەباری و خوەردەرکەوت هەنارەکان زووتر خراپە ناڵێن یەکسەر بەڵامی تر بۆ پێ چی باخسێن چییە؟ بەڵێ وتە چی ئەو بابەتە قازانجێتی بە چەند قۆناغێک هەنار لە کاتی لێکردنەوەیەوە هەتاو کاتێک خرێتە بازارەوە ئامادە دەکرێت ئێستا جوتیارەکان لە پاش ڕنینی هەنارەکەەوە دێنە ئێرا بۆەوەی کە ئەو هەنارانی کە بەم شێوەیە تەقیون جیاکەنەوە و هەنارە ساغەکانیش ئەکەنە جێگەیەکی دیکەوە تاکسامان ئەمە قۆناغێکی دیکەی هەنار ڕنینە لە دوای ئەمەوە چیرەکەن ینی کە هەنارەکان هێنرای بەردەستی تۆ لە دوای ئەوە دەسەکەی بەچی تۆ بەخێرن سەرچاوم وەڵا لە دوایەوەی کە هەنارەکان هاتە بەدەستمان ئێمەش تابان بەسێ قۆناغ جیانەکەینەوە هەندێک لە وردەکان جیاکەینەوە وەسە جیاکەینەوە سەتای سەدەکانی جیاکەینەوە بۆچی ئەمانە جیاکەنەوە ئەمانی کە تەقیون چیانە سوودی نییە مەگە بەس تەنها بۆ بازاڕی شەربەتەکانیان بەوانەی کە ئەیکەن بە شەربەت تەنها بەوانە ئەفرۆشە هێناژی سوودێکی بۆ بەس ئەم هەنارانە بۆچی زووە تاقەنانی ئەمەی بچووکە زۆر گەورەژ نەبووە وڵای زۆر جار سەرماوای لەیەکە ینی زۆر جار ئیتر جیاوازیان تێکەوێ هەنارەکان بەسێ شێوازیێتە وردی تایە وەسەشی دێ و سەتای سەتاکانشی دای گەورەشی تایە بەس نرخەکانیان جیاواز ئێستا بۆ نمونە ئەوە گەورەترە وەرترە نرخی زیاترە وەسەتەکانیش بەم شێوازەیە نرخیان جیاوازترە و ئەوانی کەش زۆر ینی هەرزانتر ئەمانەی کە بچووکن و تەقیون گیانەکەنەوە بۆی کە بیکەن بە سرکەی هەنار بەڵێ بەس بە شەربەت بە شەربەت یان بە ڕووبە هەناریش بە هەنار ئەکرێ بە شەربەت ئەکرێ بە ڕووبە هەناری ینی ئەمان ناکرێت هیچ مشکلی نیە بۆ ئەوانە بەس ئەوە ئاودار بێ ئەکرێت ئەمانش وتە نرخەکانیان جیاوازە کاخرێتە بازارەوەیە نرخی زۆر زیاترە بە دەرەجەیەکی هەنار ئەمە زۆر جوانم جۆرە هەناروانە ئەمەیان کە وەسەتەکەیانە لەو کەمتر شەویش زۆر ساردا ئیتر هی ئەوەیە یەک جاری زووترە تاقن بە زەمە نەتەقیوەمە جوانە لێکردنەوەی هەناریش بە هەرەوەزیە بێت چەند کەسێک گەنە نێو باخەکانەوە بە تایبەتی ئێستا کە هەنار زۆرە زیاتر کرێکارە گیرێت بۆی کە هەنارەکانیان بۆ لێ بکرێتەوە بتوان بە کاتێکی کەمتر و زۆرترین کرێکار بانەکەن بۆی کە هەنارەکانیان بۆ لێ بکەنەوە هەنارە جوانەکان جیاکرێتەوە خرێتە بازارەوە ئەو هەنارانەشی کە تەقیون یاخود بچووکن ئەوانە دانرێن کە بکرێنە شەربەتی هەنار یاخود بکرێنە سرکەی هەنار ڕووبە هەناری پێوترێت لە سنووری ئێمەیە
دەستمۆقەکەم پڕ کرد. ئەمڕۆ منی شاوشانیم کرێکارانە ئیشم کرد و ئەوە سنووقەکەی خۆشم پڕ کرد. ئێستا ئەیبین بۆ لای ئۆتۆمبیلێکی گوازێتەوە بۆ ئەلوەکان ئەبرێنە ئەلوی سەی سادق یاخود دەبرێنە ئەلوەی پارێزگای هەڵەبجە بۆی کە بنێرێنە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەم هەنارە جوان و بەتام و بەچێژ. ئارەزووی دیدار یارانم کردن ئارەزووی دیدار یارانم کردن هەوای سەیرانم ئازیزم وەدڵێ وەردەن وەدڵێ وەردەن لای گردونی گردون چی بدەسە ڕادە ڕۆژێنە بینێم دڵم لێ ڕادە ساڵانە زیاد لە 35,000 تۆن هەنار لە سنووری پارێزگای هەڵەبجە و سەرجەم گوندەکانی سنووری پارێزگاکەدا بەرهەم دەهێنرێن. ئەم هەناری هەڵەبجە بە جۆرێک بەناوبانگە کە چەند ساڵێکیشە هەناری پارێزگاکە بە تایبەتی هەناری ساڵەخانی دەبرێتە دەرەوەی هەرێمی کوردستانیش دەبرێتە وڵاتانی ئەوروپا و لەوێش خواستێکی زۆری لەسرە. هەرم هەنارە بەتام و بەچێژەی هەڵەبجە 3 ڕۆژ فیستیڤاڵی تایبەتی هەیە و لەسەر جەمناوچەکانی هەرێمی کوردستان و لە ناوەڕاست و باشووری عێراقیشەوە گەشتیاران سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن بۆ ئەوەی هەنارە بەتام و بەچێژەکەی هەڵەبجە لەگەڵ خۆیان بەرنەوە بۆ ناوچەکانیان. نەواتم ئەرئە